سەلام هاوڕێیان، دیسان هاتمە وڵاتان لە بەشی دووەمی ڤیدیۆکەم. لەم ڤیدیۆیە چەند سامپڵێکی سیڤیتان پیشانەیەم بۆی بزانن شێوازی نووسینی سیڤی و کەڤەرلێتەر چۆنە. لێرە سەرەتا بە سامپڵی یەکەم وەرگرین. ئەم سیڤیە ناو نووسراوە، ناوەکەی خۆم نووسیوە، ژمارەی تەلەفۆن، جیمێڵەکەم لەگەڵ شارەکەم. پرۆفایل یاخود سەمەری ئۆف پرۆفایل زۆر گرنگە. بە سێ چوار خاڵنا، بە سێ چوار ڕیز، بە سێ چوار ڕیز ڕستە، باسێکی کورتی خۆتەکەی و ئەبێ بنووسی I am looking for a job opportunity in Nova Scotia in engineering field to apply for Atlantic pilot program. ئەبێ ئاماژە بە دووشتی زۆر گرنگ بکەی. یەکەم you are looking for a job opportunity، بە دوای هەلێکی کارەگەڕی لە پارێزگای نۆڤا سکۆشیا. ئەگەر پارێزگای نیوفڵەندە ئەمە لا ئەبێ یەکەی بە نیوفڵەند and Labrador. باشە، ئەگەر تۆ بە دوای کارە ئەگەڕی لە پارێزگای پرنس ئێدوارد ئایلەند ئەیگۆڕی. باشە، ئەنجە دوای ئەوە لە چ شوێنێک ئەتەوێت کار بکەی to apply for چی ئەتلانتیک پایلۆت پرۆگرام. بە پێی جۆری پرۆگرامەکە ئەبێ ئاماژەی پێ بکەی. لێرە هاتووم چیم کردووە ئیمپلۆیمنت، یاخود دەتوانی بنووسی ئیمپلۆیمنت هیستۆری. بەم شێوازە ئەتوانی، ئەمە شێوازی یەکەمە، ناوی کۆمپانیا، شارەکە، وڵاتەکە، دواییتە خوارەوە وەکو چی کارت کردووە، پۆزیشنەکە چی بوو، لە ساڵی چەند بۆ چەند. دوای ئەوە ئەزمموی کاری دووەمت کەی بوو، چیت کردووە. زۆر گرنگە لە ئەزمموی کار، یعنی زۆر گرنگە لە ئیمپلۆیمنت هیستۆری باسی شتێک بکەیت. باسی ئەو کارانە بکەی کە ئەنجامتیاوە لە کارەکەت بە کورتی، بە 4 خاڵ 5 خاڵ. وە شتێکی زۆر گرنگەیە. هەر کارێک کە پێشتر کردوتە، بۆ نمونە ئەمە 2014 تا 2016 ئەبێ ڤێربەکە بە ئینگلیزی بیکەیتە ئیدی. زۆر سیڤی ئەبینم کە کارەکە تێپەڕیوە، یعنی کاتی بەسەرا تێپەڕیوە لە پاستە، بەڵام ING بۆ داناوەیە خود بەبێ هیچ ئیدیەک دایناوە، نووسێتی پلان یان جەنەرێت یان پەرفۆرم. زۆر ئاگادار بە کە هەموو ڤێربەکەم بکەی بە ئیدی، لەبەرەوەی تۆ ئەو کارت کردو، ئەو کارە تاو بە لە 2016 ئەو کارت کردووە، ئەبێ هەموو ڤێربەکەم بکەیتە ئیدی، یعنی پێشتر کردوتە. اینجا دوای ئەوەی ئەزمموی کارت تاو کرد، highlights of qualification، یعنی تۆ چی ئەزانی، کوالیفیکیشنی تۆ چییە، چ بەهرەیەک تایە. بۆ نمونە intermediate knowledge of Microsoft Office، ئەگەر بڵێ Microsoft Office تر ئەو تێ ئەگاتۆ مەبەستت Word و Excel و PowerPoint و چی تریش هەیە لە Microsoft Office، چی تر هەیە، هێن Publisher، گرنگ ئەوەیە تۆ ئاماژە بۆ بکەی. بەڵام ئەگەر تۆ هەموو Microsoft Office-ت نەزانی، ئەوە تەنها ئاماژە بە یەک بەرنامە بکە، بۆ نمونە Word and Excel بۆ نمونە. اینجا دوای ئەوە excellent interpersonal social intelligence skills، یعنی چی excellent interpersonal and social intelligence skills؟ ئەو کەسانی کە لە بوارێ کارەکەن کە زیاتر هەموو ڕۆژێ کڕیار ئەبینن، هەموو ڕۆژێ خەڵک ئەبینن، گفتوگۆ لەگەڵ خەڵکەکەن، بۆ نمونە کڕین و فرۆشتنەکەن. ئەوان ئەو کەسانن کە ئەتوانن زیاتر گفتوگۆ بکەن لەگەڵ خەڵک، زیاتر بدوێن لەگەڵ خەڵک، جۆرە بەهرەیەکیان هەیە کە باوەڕ بە کڕیارەکە ئەهێنێ کە ئەو شتەی هەیەی لە دوکانەکەی، لە بازاڕەکەی، لە هەر شوێنێک بێ ئەو مەوادە بکڕێ، ئەو کەسە ئەو مەوادە بکڕێ، یاخود ئەتوانێ بۆ نمونە ئەتوانێت کۆنتترۆڵی خۆی بکات لە بەرامبەر کڕیاری ئەو کڕیارانەی کە زۆر تووڕن، ئەو کڕیارانەی کە با بڵێ وشێکی ناشرین بەکارهێنن بەرامبەر ئەو کەسە. ئەم کەسە ئەو بەهرەیە هەیە کە بتوانێت خۆڕاگر بێ، بتوانێت هێمن بێ، بتوانێت لەسەر خۆ قسە بکە،
شێوازی ئاخاوتنی جوان بێ لەگەڵ کڕیار و لەگەڵ هەر کەسێکە ئیبینە. هەندێک کار هەیە پێویستیت بە interpersonal and social intelligence skills نییە. بۆ نمونە تۆ لە ئۆفیس کارەکەی تۆ کڕیار نابینی، کەس نابینی. بۆ نمونە تۆ ئایتیت زیاتر لەسەر کۆمپیوتەری زۆر گفتوگۆ ناکەی لەگەڵ خەڵک، ئەو کاتە پێویست ناکاتەوە ئەمە بنووسی. زیاتر بۆ ئەو کەسانەیە کە هەموو خەڵکی بینن هەموو ڕۆژە. و بۆ نمونە ئەگەر تۆ کارێک ئەەکەی بەڵام لابەلا شتێکی ترەزانی لەوانەیە تۆ کارێک بکەی لە ڕێستۆرانتێک کار بکەی، بەڵام لە کاتی بەتاڵ ینی لە فری تایمی خۆت فۆتۆگرافی ئەزانی، دیزاین ئەزانی، فۆتۆشۆپ ئەزانی، ئەتوانی بینووسی ئاماژەی بکەی کە تۆ شتی تریش ئەزانی. ئەوە نییە تەنها بەس ئەزمموی کارت هەیە. اینجا دوای ئەوەی تەسەر ئیجوکیشن لە کۆتایی ئەنووسرێ، بەڵام ئەگەر وەکو من لە ڤیدیۆکی تریش باسم کرد بۆ نمونە تۆ ئەزمموی کارت نییە، چی بنووسی وایە چیەکەی ئەم ئیجوکیشنە لەگەڵ highlights of qualification ئەهێنیتە سەرەوە ئەلێرەدای ئەنی ئەم employment history ئەمە لا ئەبێ. بۆی خاوەن کارەکە یەکسەر بڕوانامەکەت ببینێ بڵێ ئەمە تازە زانکۆی تاوا کردو، من پێویستیم بەم کەسەیە، ینی ئەوە سەرنجی خاوەن کار با بکێشێ، نەک سێری بکە ببینێ هیچ ئەزمموی کارێکت نییە. ینی ئەتوانی ئەمانە ینی با بڵێ ئەم خاڵانی ئاماژەم پێکرد ئەتوانی شوێنەکانیان بگۆڕی. و بۆ نمونە ئەگەر تۆ زۆر کاری خۆبەخشیت کردووە، کاری خۆبەخشیت زۆر کردووە، ئەتوانی لە خوارەوە ئەمە زیادکەی ڤۆڵنتیر چۆن ئەنووسرێت ڤۆڵنتیر ئەکسپیرینس ئەتوانی ئەمە زیابکەی. بۆ نمونە تۆ چەند کارێکی خۆبەخشیت کردووە لە چەند ڕێکخراوێکی جیاواز لە کامپەکانی یارمەتی خەڵکتیەوە ئاماژەی پێ بکە بۆی بزانن کە تۆ ئەو گیانی یارمەتیدان و کاری خۆبەخشیت هەیە. ئەگەر شتی ترت کردو بۆ نمونە ترینینگت وەرگرتووە، لەوانەیە تۆ ڕاهێنانت لە چەند پرۆگرامێکی جیاواز کردبیان لە وڵاتێکی تر ڕاهێنانت کرد بێ، ئەتوانی ترینینگ زیاد بکەی. یاخود ئەکسترا ئەکتیڤیتیز زیادکەی. بۆ نمونە چالاکی ترت ئەنجامیاوە کە ناتوانانی لێرە بینووسی، بەسەرەوە بینووسی، ئەتوانی ئەمانە زیادکەیت و ئاماژەی پێ بکەیت. بەڵام شتێکی تریشێ زۆر گرنگ با ئەوەشتان پێ بڵێم، هەر فۆنتێک بەکارهێنی ئەبێ هەموو نووسینەکە هەمان فۆنت بێ. بۆ نمونە کەمبریا بەکارەبێنی ئەبێ هەمووی کەمبریا بێت. بۆ نمونە ئەم چوار ڕێزە 11ەیە، با بڵێ 11ەیە سایزەکەی، ئەبێ ئەمەش 11 بێت فۆنتەکە، ئەمەش ئەبێ بیکەی بە 11. ئەم بۆڵت پۆینتە ئەگەر ئەمە بۆڵت پۆینت بوو ئەبێ ئەمەش بۆڵت پۆینت بێ، ئەمەش بۆڵت پۆینت بێ، و ئەبێ هەموو نووسینەکانت لە یەک ئاست بن. سپەیس دروست مەکە. بۆ نمونە ئەم ڕێزە تەواو کردۆرسێ هاتوویتەتە خوارەوە ئاوادات ناوە سپەیسێکێ لێرە. زۆر ئاگاداری سپەیس و ئاگاداری گرامەر و هەموو شتێک بن. لێرە کاتێک ساڵەکە ئەنووسی ئەبێ ساڵەکە لە ئاستی هەڵبی لە ئاستی یەکتری بێت، نەک ساڵەکە لەوێ بێ ئەمە ئاوا بێت نابێت. یعنی با سیڤەکە ڕێک بێ، سێری بکە زۆر بە سادە و بە جوانی نووسرا بێ. اینجا چی تریش هەیە؟ فۆنتەکان زۆر ئاگاتان لێ بێ، هیچ شتێک بە کێرسف مەنووسن و فۆنتێ بەکاربێنن کەس نەزانێت چی نووسراوە. بوڵت پۆینت هەمووی ئەبێ بوڵت پۆینت بێ. ئەگەرمە بوڵت پۆینت بۆ من مەکە بێ 1 و 2 3 با هەمووی وەکو یەک بێ. ئەگەر هەر شتێکی زیاترشتان هەبوو بنووسن، ئەشتوانی لە خوارەوە بنووسی reference available upon request. ئەتوانی ئەمەش زیاد بکەی بۆ ڕفرەنس، ینی بۆ ئەوەی کە دڵنیا بنەوە تۆ لەو شوێنە کارت کردووە. available upon request هەر کاتێدا بکەن تۆ ئەتوانی ڕفرەنسیان بۆ دانێ یاخود ڕفرەنسیان بۆ بنێری. ئەمە جۆرێکە لە سیڤی. جۆری دووەم، سامپڵی دووەم هەمان شتە، بەڵام چۆنیەتی نووسینی ئیمپلۆیمنتەکە، ئیمپلۆیمنت هیستۆریەکەت. بۆ نمونە ئەنووسی میکانیکل ئینجینیر at ABC کۆمپەنی، ناوی شار، ناوی وڵات لەگەڵ ساڵەکە. ئەتوانی بەم جۆرە بینووسی. بەڕای من ئەم جۆرە ڕێکتر دیارە،
بۆ سیڤەکە شێوازەکەی ڕێکتر و جوانترە ئەوەش بە دڵی خۆتانەتوان جۆرەکی تر بەکاربێنن دیسان highlights of qualification education سیڤی پێویست ناکە زۆر دوور و درێژ بە هاوڕێیان شت لە خۆتۆ زیان مەکە ئەتوانی کورت و پوختی بکەیتەوە لەبەرەوەی گەر 4-5 لاپەڕە بێ ئیتر ئەو نایخوێنێتەوە ناچێتە کۆتایی تەنها لە حاڵەتێک 3 لاپەڕە بێ کە بەڕاستی تۆ بایستە لاپەڕە ئەزمموی کارت هەبێت لە چەند شوێنێکی جیاواز بۆ ماوەی دوور و درێژ کارت کردو و کاتە ئاماژەی پێ بکە چونکە پێشتریش وتم هەر شتێک کرد بێتان سوودی هەبوو بێت ئامادە نا ئاماژەی پێ بکەن جایەمەوە ئێرە ڕێزەمەی ئەم جۆرە پێی ئەڵێن chronological resume ئەم سامپڵە دائنێم لینکەکەی دائنێم ئەتوانن داونلۆدی بکەن و ئەزمموی کار و ئەکسپیرەنس و ناونیشانی خۆتان بنووسن توانی بنووسی لێرە ناویستیانیت شارەکەت وڵاتەکەت ژمارەی تەلەفۆن ئیمێڵەکەت لێرە توانی بنووسی summary of qualification دوای professional experience یاخود employment history هەردووکی ئەبێت لێرە توانی volunteer experience educationi هێناوەتە خوارەوە لە education لە خوارەوە نووسیوەتی ئەمە لینکەکەی دانیم لینکێک دانیم توانن ئەم وەردە داونلۆد بکەن وە هەڵ بیان بە PDF نینێرن ئەگەر داوا نەکرابوو هیچ نەنووسرابوو ئەبێ سیڤیەکانتان بە وەرد بێت نەک بە PDF functional ئەمە functionally پێوترێ ئەم جۆرە سیڤیە لێرە highlight of qualificationی داناوە skills and experience ئەنج دوای employment history ئەشانی بەم جۆرە بینوسی qualificationەکانت سەرەتا بخیتە سەرەتا لە چیە شارەزایی experienceت لە چی هەیە چیت کردووە دوای ئەوە manufacturing management estimating ئەمە skillزی ئەو کەسەیە کە لەم بوارە زۆر باشە دیارە لە کارەکەی ئەم سێیشەی کردووە دوای ئەو employmenتی دانا و education history ئەتوانی بیکەیتە education پێویست ناکە بنووسی history یان education بە تەنیا ئەبێت لێرەش نووسیوەتی references available upon request زۆر گرنگە لە history ئاماژە بە ناوی زانکۆ شوێنەکە بەشەکەت لەگەڵ ساڵەکە اینجا بابین سەیری چی بکەین سەیری ڕێزەمە مەبەستم کەڤەرلێتەر بەم جۆرە ئەنووسرێ بە ئەم نەتفلێکس و ئەم گۆرانی هانی شاکر و how to make a resume ئەمانە داخەم وێرەتان تێک نەچێ ئەمە کەڤەرلێتەر ئاوا ئەنووسرێ لە کەڤەرلێتەر ئیمێڵەکەت ژمارەی تەلەفۆن ناونیشانی تەواوی خۆت نووسی کەڤەرلێتەر جیاوازە لە کەڤەرلێتەر ئەبێ ناونیشانی خۆت نووسی و شێوازی کەڤەرلێتەر بەم جۆرەیە دەیتەکە کاتەکە ناوت لێرە ناونیشانی تەواوی خۆت ئیمێڵەکەت شتێک هەیە لە کەڤەرلێتەر بۆ هەر کۆمپانیایەک کەڤەرلێتەر ئەنووسی ئاماژە بە ناوی کۆمپانیاکە بکە لە ناو کەڤەرلێتەرەکەت بۆ لەبەر ئەوەی خاوەن کارکەوەری ئەگرێ ئەزانێ کە تۆ ئەم کەڤەرلێتەرێ یەک دانە نییە بۆ هەموو شوێنێ بینێری بە جەنەڕەڵ نەتنووسیوە تایبەتت کردووە بۆ کۆمپانیا تایبەتت کردووە بۆ ڕێکخراوە بۆ شوێنە بۆیە زۆر گرنگە بڵێ I am interested in your available position as junior engineer at ABC company یعنی کۆمپانیەکە یاخود ڕێکخراوەکە هەر شتێک بێ ئاماژەی پێ بکە زۆر باشە دوای ئەوە بیرتان نەچێ کە ئاماژەت پێکرد دوایی بۆ شوێنێکی تر سیڤیت نارد یاخود کەڤەرلێتەرت نارد ناوی کۆمپانیاکە بگۆڕی بیرت نەچێت چکە تۆ بۆ کۆمپانیای جیاواز بۆ لایەنی جیاواز سیڤی و کەڤەرلێتەرەنێری ئەبێ بۆ هەر جارێک ئەدیتیکەی باستێکی خۆی کردووە دوایی لێرە نووسیوەتی I also understand that
Mayflower is seeking to expand their cloud computer services. Well, at the University of Rochester, I specialized and I completed my thesis on cloud computing. بونمونا ناوي كومبانيا كي هناوا انجدوها لبشي كوتاي نسيتي I've attached my resume with further detail my skills and educational backgrounds. Please do not hesitate to reach out if you have any questions about my background. I look forward to the opportunity to speak with you further. Thank you for your time and consideration. تولم بشا ياخد لهر بشك ليرة بليرة بأتواني بلي I look forward to speak with you ياخد لناو رستكان أماجة بوب كي قبلي I am planning to immigrate to Canada through ئەتلانتیک پایلۆت program بونمونا وأتواني بنوسي I want to find an employer who is willing to support me and willing to support my documents for this program, and I believe that I am a good fit in your company. I have skills and educational background. هشتك بباسي خطك كتو پێویستیت بە کەسێکە سەپۆرتت بکەوە تۆش ئەو ئەزمموی کار و ئەو شتێکە ئەیزانی بیەی بۆ کۆمپانیا لە بەرامبەر ئەو چاکەی کە بۆت دەکەن و خود وەرتەگرن. کەڤەرلێتەر زۆر گرنگە دیسان ئێڵێمەوە بۆ هەر هەلی کارێک ئەگەر کەڤەرلێتەریشی داوا نەکرد بێت تۆ هەر بینێرە. اینجا ئەتوانی بڵێ دیر HR تیم یان ناوی ئەگەر HRەکە زانی کێیە توانی بینوسی چیتر ئەمە بە شێوەیەکی گشتی کەڤەرلێتەر ئاوایە. اینجا شتێکی تریش هەیە حەزم کرد بۆتان باس بکەم. شتەکە ئەوەیە لێرە ئەتوانن بچنە لایف کەریەر وەبسایتێکە ئەتوانن ڕێزەمەکانتان یاخود سیڤی دروستکەن لێرە لینکەکەی دانێم get started with resume builder ئەتوانی سیڤیەکەی خۆ دروستکەی تۆ ناو و هەموو شتێکی ئەیتە ئەو بەجوانی بۆ دروستەکە یاخود ئەگەریش هەر ئەوە نەبوو هەر بنووسە online free resume and cover builder ئیتر هەیە free resume builder free cover letter ئەو کاتە تۆ زانیاریەکانی ئاەتی ئەو خۆی بە شێوەیەکی جوان بۆت ئەنووسێ و بۆت دروستەکە ئەوەش ئەتوانم لینکەکەتان بۆ دانم. ئەمە بەشی دووەمی ڤیدیۆکەم بوو. هیوادارم دیسان هیوادارم بە دڵتان بێ هیوادارم بە دڵتان بێ و پرسیارەکانتان بنووسن لە کۆمنت و پێویست ناکە بڵێن سابسکرایبم بکەم چکە هەموو جارێ ئێڵێم دەستان خۆش بێ دڵنیام خۆتان نەزانن. ڤیدیۆیەکی تردا ئەنێم بەم زوانە هەوڵێم درەنگ نەکەوم لێتان ڤیدیۆیەکی تازەدا ئەنێم لەسەر چۆنیەتی دۆزینەوەی کار ئەم جارە چۆن سیڤی بنێری یعنی تاوە ئێستا ئێمە سیڤیەکەمان ئامادە کرد کەڤەرلێتەرمان ئامادەیە ئەنجا دەستەکەین بە دۆزینەوەی هەلی کار. ئینشەڵڵا لەوانەیە لەم هەفتەیە ڤیدیۆکی تریشم دانێم هەتا ڤیدیۆیەکی تر منە بێ بڕۆم خواتان لەگەڵ.